کرێکارانی بیناسازی چەوسانەوەی زۆر و شوێنی نائەمنی کار. ڕۆژنامەی کار و کارگەر چاپیتاران لە ژمارەی ئەمڕۆ سێشەممە 12 بەفرامباردا راپۆرتێکی دڵتەزێنی سەبارەت بە دۆخی نالەباری کرێکارانی بیناسازی لە ئێران بڵاو کردەوە. لەم راپۆرتەدا بە پشبەستن بە ئامارە دەوڵەتیەکان باز لەوە کراوە کە پڕڕووداوترین و زیانبەخشترین کار بریتیە لە کاری کرێکارانی بیناسازی بە جۆرێک کە تەمەنی بەسوودی کارکردن لە کەرتی بیناسازی ئێران بۆ کرێکار 15 ساڵە و دوای ئەم ماوە کورتەی تر بە شێوەیەکی سروشتی مرۆڤ توانایی کارکردن لە دەستدەدا. جگە لەوەش زیاتر لە نیوەی ئاماری ڕووداوەکانی کار لە ئێران پەیوەندی بە کرێکارانی بیناسازیەوە هەیە. لەم راپۆرتەدا کە لە زمانی هەڵسوڕاوێکی کرێکاریەوە هاتووە، شێوازی کاری بیناسازی لە ئێران هێشتاش هەروەک سەدەیەک لەمەوبەر و بە بەراورد بە 100 ساڵ لەمەوبەر گۆڕانکاریەکی ئەوتۆی بەسەردا نەهاتوو. ئەو کارستانەی کە لە بیناسازیدا بەکاردەهێنرێن گۆڕانێکیان بەسەردا هاتووە، بەڵام هێشتا کەرەستەی ناستانداردی وەک بێڵ و قوڵنگ و بەرزکەرەوەی بچووک و هیتر بەکاردەهێنرێت. بەرزکەرەوەی ئەمڕۆی و تایبەت تەنها لە بینا زۆر بەرزەکاندا بەکاردێت و تەنانەت لە دروستکردنی نهۆمە نەزمەکانی وەک نهۆمی یەکەم و دووەمی بینا بەرزەکانیشدا لە بەرزکەرەوە بۆ گواستنەوەی کیسەی 50 کیلۆی گەج، ماسا، سیمان، خۆڵ و بەرد و هیتر کاڵکوەرناگیرێت. ئەمە لە حاڵێکدایە کە بە پێی یاسا هەڵگرتنی بەرزترین ئاستی قورسایی ڕێگە پێدراو بۆ کرێکار 20 کیلۆیە. بەڵام کرێکارانی بیناسازی لە ئێران ڕۆژانە کەرەستەی قورسی 40 بۆ 50 کیلۆی بەرز دەکەنەوە. ئەو هەڵسوڕاوە کرێکاریە لە درێژەدا دەڵێت کاتێک ستانداردەکانی تەندروستی و ئەمنیەتی شوێنی کار ڕەچاو ناکرێت، لە ڕاستیدا بۆ کرێکارێکی بیناسازی بە واتای مەرگی خامۆشە. ڕاستە کە مرۆڤ وەک کەوتنە خوارەوە لە بینایەکەوە یان کەوتنە ژێر دار و پەردوو تووشی مردن و کەمەندامی نابێت، بەڵام بە تێپەڕبوونی کات بەهۆی گوشاری هەڵگرتنی کەرەستەی قورسەوە کاریگەری دەکرێتە سەر جەستە و ئێسکە پەیکەرەی ئەندامەکانی و تەنانەت بەهۆی هەڵمژینی بۆن و تۆز و خۆڵی ئەو کەرستانەی کە بەکاردەهێنرێن تووشی نەخۆشی سەخت و مردنی پێشوەختە دەبێت. ئێستا زۆرێک لە کرێکارانی بیناسازی بەشی ئیزوگام بەهۆی هەڵمژینی قیری کوالیتی نزم و کەڵکوەرنەگرتن لە دەمامک لە تەمەنی پیریدا تووشی شێرپەنجە دەبن. هەروەها کرێکارانی ڕەنگکاری بیناسازیش زۆر جار بەهۆی بەکارهێنانی جۆری ڕەنگ و گەچەکانەوە تووشی نەخۆشی پێست و سیەکان دەبن. لەلایەکی ترەوە سیمان و ئاهەک و کەرەستەی خاوی خاک سنگ و هیتر خۆی زیانێکی زۆریان بۆ پێست و سیەکان هەیە و کەسێک کە بەرکەوتنی درێژخایەنی لەگەڵم مادانەدا هەبێت ئەگەری زۆری هەیە کە لە تەمەنی مامناوەندا تووشی نەخۆشیەکی مەترسیدار بێت. کرێکارانی بیناسازی لە تەمەنی 50 ساڵیدا بەکردەوە زەمینگیر دەبن. واقعیە دەوەیە کە سەبارەت بە کرێکارانی بیناسازی وەک کرێکارانی کارگە بچووکەکان تەنانەت هەر ئەم یاسای کارە نیوە و ناتەواوی ڕژیم لە هیچ بوارێکدا ڕەچاو ناکرێت. دەسەڵاتدارانی ڕژیم زۆر جار بۆ خۆیان بەشێکن لە مافیای بیناسازی یان زۆر لیان نزیکن. هەر بۆیە ئەگەری گۆڕانکاری و یاسادانان سەبارەت بە تەندروستی پیشەی کرێکارانی بیناسازی بەکردەوە شتێکی مەحاڵە. کرێکارانی بیناسازی زۆرترین ژمارەی چینی کرێکاری ئێران پێکدەهێنن. لەو ڕوەوە کە ئەم کرێکارانە وەرزین و زۆربەیان ناویان لە هیچ ناوەندێکدا تۆمار نەکراوە بۆ ئەوەی سوودمەند بن لە خزمەتگوزاریە گشتیەکان، هەرگیز ئامارێکی ورد سەبارەت بە ژمارەیان لە بەردەستدا نەبووە و بەهۆی ئەوەی کە پڕش و بڵاون و خۆیان لە چوارچێوەی ڕێکخراوە ڕاستەقینە و کارامەکاندا نابینەوە، مافە سەرەتاییەکانیشیان بە سانایی پشتگوێ دەکرێت. زۆربەی هەرە زۆری ئەم کرێکارانە لە هیچ چەشنە بیمەیەک بەهرەمەند نین و هیچ پاشکەوتێکیان نییە بۆ دەورانی لە کارکەوتووی. ئەو یارمەتیەکەمەی کە بە ناوی یارانە پێیان دەدرێت یان هەندێک جار هاوکاریەکی زۆر لەوە کەمتری کۆمیتەی ئیمداد تاکە سەرچاوەی بژێوی ژیانی خۆیان و بنەماڵەکانیانە.
بەم هۆیەوە کە دوای لەدەستدانی کارەکەیان بەو جەستە ماندوو لە کارکەوتوویانەوە ڕوودەکەنە کۆڵبەری لە کوردستان و سوختبەری لە بەلوچستان. نابێ ئەوە لەبیر بکرێت کە هەمووی ئەم زەخت و گوشار و بێمافیانە بۆ سەر کرێکارانی کۆچبەری ئەفغانی کە زۆربەیان کرێکاری بیناسازین بە 2 قات زیاترە. سەرمایەداران جگەل لە کەڵەکردنی سەروەت بیل لە هیچ شتێکی تر ناکەنەوە. ئەوان نایانەوێت هەزینەی ئەمنیەتی شوێنی کار دابین بکەن. ئەگەر زەبری خەباتی کرێکاری لەسەریان نەبێت تەنانەت لە بیریان دەچێتەوە کە کرێکاریش مرۆڤە نەک ئامرازی دەستی ئەوان بۆ بەدەستهێنانی قازانج. هەتا ئەو کاتەی کە شۆڕشی کرێکاران و خەڵکی زەحمەتکێش دام و دەستگای ڕژیمی کۆماری ئیسلامی و سیستمی سەرمایەداری ڕانەماڵێت، ئەوە خودی کرێکارانن کە دەبێت لە فکری خۆیان دابن و بە پشتبەستن بە خەباتی ڕێکخراوی خۆیان خاوەنکاران و دەوڵەتەکەیان ناچار بکەن کە ئەمنیەتی شوێنی کاریان بۆ دابین بکەن. ئەمنیەتی شوێنی کاریش وەک هەر داواکاریەکی تر تەنیا بە هێزی خەبات و هاوپشتی چینایەتی کرێکاران دەکرێت بەسەر سەرمایەداران و دەوڵەتە پشتیوانەکەیاندا بسەپێنرێت.